دار و بەربووە بە پارە و کەسیش پارەی پێ نەماوە. ئێستا بڕیارێک هاتووە لە ناوچە شوێنەواریەکان ئەوەی بچێتە ئەو شوێنە و ڕکلامی بازرگانی بکات پارەی لێوەرەگرن. لە ناویشاندا قەڵای شێروانەی کەلار کە قەڵایەکی زۆر سەرنجڕاکێشە هەم گەشتیاری بۆ دەچێت هەم ئەو خەڵکانشی کە خاوەنکار و خاوەن پیشەن دەچون بەهۆی لوکەیشنە جوانەکەیەوە بەهۆی شوێنە جوانەکەیەوە لەوێ ڕکلامی بازرگانی خۆیان دەکرد. بەڵام بەڕێوەبەری شوێنەواری گەرمیان قسەی بۆ ئێمە کردووە دەڵێت ئەمە بۆ عامە لەمە و دوا کەس ناتوانێت بێت هەر لە خۆی و قەڵای شێروانە بەکار بێنێت بۆ ڕکلامکردن. لێرە وەسڵێکی بۆ دەکەین لە 10,000 بۆ 30,000 دینار بەپێی ڕکلامەکەی ئەو کاتە دەتوانێت بە کەیفی خۆی ڕکلامی خۆی لەو شوێنە بکات. بەڵام بڕیارەکە بە شێوازێکە بۆ نمونە پرۆسی هاوسەرگیری بوو کوزاوای وایە چن لەوێ بەوەی دیمەنە جوانەکەیەوە وێنە دەگرن ئەمە بەبەلاشە و بۆنەی لێ بەڕێوە دەچێت کۆمەڵێک ئاهەنگی لێ بەڕێوە دەچێت ئەمانە بە بەلاشن و پارە لە کەس وەرناگرێت. بەڵام هەر کەسێک بچێتە ئەوێ و ڕکلام بۆ شوێنەکەی خۆی بکات قڵای شێروانە بکاتە باگراوەندی یا هەر ناوچەیەکی تری شوێنەواری ئەوە پارەی باشی لێ وەردەگرن بۆ ئەو ڕکلامە. بۆیە ئیتر ناوچە شوێنەوارەکانیش کە بتەوێت بەکاری بێنی بۆ خۆت دەبێت پارە بدەیت.